پر دمریدم بگرادمی امان و دامانا كزرق زري رحمة كريم رحيم ورحمانا كزرق زري رحمة كريم رحيم ورحمانا دياركم هوارغم بباركم دياركم هوارغم بباركم لتعبي وفايتو الرمل مشاربا بیسەرانی رادیۆ سلێمانی سڵاوتان لێبێ شەوگاتان شاد جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ جەژنی ڕۆژوشکانتان پیرۆز بێ جەژنی برسیبوون لەگەڵ هەژارانتان پیرۆز بێ بۆ ماوەی یەک مانگ لەگەڵ هەژارانە دیارە یەکێکە لە تاقیکردنەوەکانی خۆی گەورە کە پێخۆشە هەست بە ئازاری برسێتی هەژاران بکەی بۆیە دیارە ئەو مانگی ڕەمەزانە کە بڕیاریراوە تینوبی برسیبی لەگەڵ معانەتی هەژاران نەبژیت ئەم جەژنتان پیرۆز بێ ڕەمەزان لە هەمووتان قبول بوو بێت هیوادارم ئەمڕۆ کۆتایی کە ڕەمەزان بووە کۆتایی هەموو ناخۆشیەکانتان بێ ژیانتان پڕ بێ لە گۆڵ ژیانتان پڕ بێ لە خۆشی خۆشی بگەڕێتەوە ناوماڵەکانتان بە دوور بن لە دەرد و بەڵای کۆرۆنا و نەخۆشی و ناخۆشی بۆ بینەرانی ڕاستەوخۆی پێیجی ئارەسوان دیسانەوە سڵاوتان لێبێ ئەتوانن کۆمنتەکانتان بە هەند وەرەگرین لە خزمەتان نبین بۆ بەڕێزانیانێ پەیوەندی بکەن بە بەرنامەکە و ڕاستەوخۆ بەرنامەی شەوچەی ڕەمەزان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی ئاسیا 1970 1992 0909 دواتری ژماری کۆڕەکەتان پێڵم ڕەنگە سەرە بەرم نەبێ داوای لێبوون نەکەم لە هەموو حاڵەتەکە ئەم شەو میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویستمان هەیە هونەرمەندی میلی دەنگخۆش کاک ئەحمەد سەنگاوی زۆر بە گەرمی بەخێراتن دەکەم قوربانم کاک زەجان چاوتان ماچەکەم منیش تەمەنا لە خوای گەوراکەم ئەو جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی بۆ کوردستانە بەخدڕەشەکەم بەڕاستی کە ئەو خەڵکە بەڕاستی هیلاکە بەدەست زۆربەی زۆری خەڵکی بەدەست نەبوونی و هەژاری و ئێمەش کاکزدا بەڕاستی هەم مانگێکی کەرەنتینە هەم مانگێکی ڕەمەزان یاخوا بەخێبێت خێر و بەرەکەت بەڕاستی تەمەنا لە خوای گەوراکەم ڕۆژانی دوای جەژن پڕ بێ لە شادی و خۆشی بۆ هەموو کوردێکی بەشەرە بۆ چوار پارچە زۆر سپاس دەکەم زۆر بەگەرمی بە خێراتنی ئەندامێکی کارە و خۆشەویست و خۆبەخش و خۆنەویستی هەموو کاتێکی چالاکیەکانی کۆمەڵی هونەری میلی کاکە ڕێواری باڵەوانەکەم کاکە ڕێبارجیان زۆر بەگەرم بخێنە کاکە باوانەوە گوڵی مەجلیسە و زۆربەی شەوان بەخۆی و زەربەکەیەوە ئەو گەنجە خۆشەویستە بەو 250 جوانەی هاوکارمان بە کاک باوانجان بەخێربی زۆر سپاس دەکەم خۆشەویستانم ئەو کەسانی ئەمەی خۆشەوێ ئەو کەسانی لایڤەکەمانە بینێ هیوادارە مەرکەسە و لای خۆ شەیری کام شەو حەزەکەم زۆرترین کە زەم بەرنامەیە بینێ کە زۆر تایبەتە ئەمانەیە دڵتان شاد بکەین بە بۆنەی جەژنەوە کە بەیانی جەژنە و هیوادارم ڕۆژەکانتان خۆش بێت و هەروەها بە بۆنەی کۆتایی هاتنی ڕەمەزان و چکە یەک مانگەیەوە لە نامەتیان هەرچەنە بەیانی جاری ترە چینەوە ناو کەرەنتینە وەکو بڕیارەکان کە دەرکراوە ئەوە بۆ بۆ قوربەسەریە ئاگاحمە گۆرانیشی ئامادەکرد و دوای ئەوشمان پێشکەشەکە بەس هێدیەدی حەزەکەم بچینە لای گۆرانیی خۆش بەدەنگی هونەرمەندی میلی ئەحمەد سەنگاوی دواترە چینە لای قسە و باس و بەسەراتەکان خۆش بێ.
آی 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 سیروژ مانجی رمضان بیوفا فرزایا سری امتی سیروژ مانجی رمضان بیوفا فرزایا سری امتی خود دنیا خراب بیوفا تو يوم أشيك ما الفاتي داي خبري بايرني موخ زمان أورق بريم ولا آخر مانم ليم تورايا وياري شاو جوانم هاي بعينواني داي داي سند زواني شاورب شاورب هاي هاي كسي سليماني آی 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 طاقتی دنیا و بیوفایا زمان من امایا طاقتی دنیا و بیوفایا زمان من امایا باشایا وریوانی بیوفایا تمايان من أمايا تكافر ميسكي كاكمي شاوي بدم أختمي لا أكوشي خاما بوفايا ولا سرت أختي هاي بعينواني داي داي شند زواني شاورج شاورج علينك تشقريم ياني yaran ketandi ve khomatem bi yaran ketandi ve khomatem bi vak min pajara daiman kham min hamisha dili perkham bi dilay divanam şeyday deryaya dilay divanam şeyday deryaya بقد كردستان حسرتي تيايا بقد أم دنيا حسرتي تيايا وازلة من بينن شتو ديوانا بيكاز ماما لكردستان بيكاز ماما لكردستان هرباية بينون سر كوي قايجا هرباية قربان لسر كوي قايجا
چی لە دڵتایە بێبە منی بێزە عزیز لە لای خۆم بێ هەڵی ڕێژە خۆشەویستان گەڕێنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەنامەی شەوچەی ڕەمەزان بەڕاستی منێتان ناشارمەوە ئەحمەد سەنگاوی کە لە تەنیش بۆ دانیشتووە ئەو کاتە خۆشەویست کە جۆم لە بەرهەمێکی بڵاو بۆ هەر کاگرێبا باڵەوانەکەی لیا بوو پێما بێ کاک سەباحیش زەربەکەی لیا بوو سەباحی براجانڕۆیە کەسێک تر بوو سەفا بەڵە دیارە ئەو بەڕێزە بووە بەڵامی تر ئەو لەوە چوە دڵی منەوە چکە من یەک ئاواتەمەیەک و خۆمەکو کۆمەڵی هونەری میلی ئەمەوێ زۆرترین جەماوەر گوێ لە زەربوونەی و باڵەبان و ساز و کەمانچە و بگەڕێتەوە بۆ لای ڕەسەنایەتی بۆ لای ئەم گۆرانە میلیانە بەداخەوە کیبۆرد خزمەتێکی زۆری بە هونەری میلی کردووە بەڵام لە هەندێک کاتیشا بۆتەوەی شێواندنی هەندێک بەرهەمە میلیەکان یعنی هەندێک مۆجیتیا بەکارێنن زۆر جار هەندێک ئیفێکتات و قسەی نەشاوەکرێت بین گۆرانەکە زۆر خۆش نییە بەڵام کە من جۆم لە زەربوونەیە بێت زیاتر دڵمەکرێتەوە ئەو بەرهەمی تۆرەگە جەلالی کەریمیە بوانێ کاک جەزاوە ساڵی 2005 بوو لێرە ڕێز و خۆشەویستیمەیە بۆ سافە خۆشەویستی کە ئەلەو کاتەیە بەڕاستی من پێم خۆشە جاڵی وەسفی ڕوبەڕوو لە زەمی پاشەم لە ناخۆشتە زۆر سپاسی ئەم پیاوە بکەم بەڕاستی لە کاتێکە ئەم پیاوە باڵەبانی بۆ من عەسف کرد نزیکترین کەسی خۆم کە کەسی نزیکمە تەکلیفی ئەوم لێکردم لەو کاتەیە دیار بوو زۆر هەژار و نەدار بووم ئەوەڵی ئەوەیشم بوو کە بچمە ناو کاری هونەریەوە داوام لێکردنە هاو لەگەڵم بەڵام ئەم پیاوە زۆر بە ڕۆحێکی پاک و بە ئینێکی برایەنەوە زۆر هاد بەڕاستی ئەلەو شەوەیە حەسب بوو من کرد سوپاسی بێپیانم بۆ کاک سەفادین بۆ کاک کەمالی حایسەعی تۆمەرگای خیام بۆ کاک بورانی ڤیدۆ هەرت یادی بەخێ لێرە نییە لە ژیانە نەماوە کاک غازیجا بەڕاستی ئامۆزان بوو بەڕاستی یەکێک بوو لەو کەسانەی کە زۆر پاڵپشت و هاندەری من بوو ئەو بەنامە ساڵی 2005 تۆمارکە لەگەڵ مامۆستای بەڕێژ و خۆشەویست هونەرمەندی ڕۆژهەڵاتی کورد من قەت پێم خۆش نییە بڵم ڕۆژهەڵاتی کوردستان بەڵە خەڵک بۆ شتێکی کوردستانە لای من هەر پاشە کوردستانە لای من کاک جەلالی کەریمی لێرەوە ڕێز و خۆشەویستیمێ بۆی ئەو کاتە ئەو دیارە من ئەو کاتە کرێکارێک بووم کرێکاری مەکرد ئەو کاتە کە ئەو پیاوە بەڕاستی هات من بەهۆی ئەو سیدی ئەو پیاوە و بە هاوکاری ئەم پیاوانە بووم بۆ ئەحمەد سەنگاوی ئێستا زۆر خۆشحاڵم یەکێکم لەوانی کە زۆر معجبم بەو گۆرانیانە و بۆ ستایلە بۆ زەربوونەیە کە بەڕاستی ڕەسەنایەتی من ئەو بە هونەری میلی ئەو بە ڕەسەنایەتی سیرەکەم کاکەیوان سەنگاوی هونەرمەند دەڵە سڵاو ڕێز بە هەموو لە یەکچاوی تاک بە تاک تاماجەکەم زۆر سپاس کاکەیوانجان کاکەوان ئەمڕۆ کلیپێکی تەواو بوو داخەوە کە من پێم گەیشت بڵاوم کردەوە پێشکەشی کرد بە سایەتی ڕادیۆی سلێمانی ئارێسۆن بەڵام کوایتەکەی دیارە دابەزی بوو پێی خۆشنەوە بۆ شێوە جارێکتر هەرم شەو بڵاوەکەینەوە ئەو کلیپەی کارێکی زۆر جوانی بۆ کراوە لەگە گروپی ئەڵپەرژی ئەسێرەکان و لەلایەن ستۆدیۆی هونەرمەندی ناوداری کۆد هێمن حسێنەوە تۆمارکراوە و ئاوازەکەشی پێما بێ ئەی کاکەزانە ئەحمەدە برای کاکدانە ئەحمەد و ئەو خانەوەدە هونەریە برای هیوا ئەحمەدی شاعیر کاکەزان ئەحمەد جێکێکە لە ئاوازانەرە سەرکەوتەکان سوپاس بە کاکەیوان ئەڵە جەژنە پیرۆزە لە هەموو لایەکەم تایبەت لە بینەر و بیسەی ڕادیۆ سلێمانی سوپاس کاکەیوانجان کاک دلێر محەممەدی شاعیر ڕاستال و خۆشەویستانە حرمەتی تایبەت یانێ زۆر سوپاس کاکە مکریان چیمەنی ڕستلاوتان لێ بێت کاکە حەمی مانگر تێکۆشەری دێرین و یەکێکە لە براهەلا بەڕێز و خۆشەویستەکانم دەشتی چیمەن چای ماچەکەم کاکە حەمی مانگر یەکێک لە تێکۆشەرە دێرینەکان ئەو پیاوەی کە بەڕاستی یەکەم سمبوڵی خەباتی مەدەنی لە کوردستان سڵاوی نردۆ سپاس یەکەم کاکەوێن سەنگاوی جایتەڵە چیان ماچەکەم کاکە ڕێبازمانتە گەڵە سڵاوی کارمەندانی سڵاو لە کارمەندانی سڵاوی کارمەندانی ڕادیۆی مەڵبەندی سێ هەولێر بۆ ئێوەی بەڕێز کاکزای سا زۆر سپاس کاکە ڕێبازیان لێرەوە تا هەولێری خۆشەویست سڵاو ڕێز حرمەتم بۆ کاک دزا و ئەحمەد سەنگاوی کاک ڕێبوار و کاکە باوانە ئەوەی تر کاک لالە سەنگاوی خۆشەویست کاکە لالەی خۆشەویست سەنگاوی چاومانە دڵمانە لالا ئەوە میشەیمانە بۆ خۆشەویستانی خوازیارن پەیوەندی بکەن لە بەرنامەکەیە بەڕاستەوخۆ توان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0 140 16 ئەمە ژماری کۆڕەکە 0 140 140 16 و
و یاخود ژمارەی ئاسیا 0 پەیوەندی بکەن. خات و ڕۆزەجااف سڵاوتان لێ بێ جەژنتان پیرۆز بێ بە خەراتی میوانەکانەکەم خات و ڕۆزەجااف کارمەندی خۆبەخش و ڕاگەاندکاری سەرکەوتووی ڕادیۆ سلێمانیە من سڵاو ڕێزمێ بووی. کاک ئەحمەد کاتیەوە تۆ بەس من یەک تکامەی لەو بەڕێزانە کاکە لالە جان کاکە ڕێباز خۆشەویستان کە ئەم پەیجە ئێستام لایڤە شێرکەن بۆی زۆرترین بینەری هەبێت و چێژ لەو گۆرانە میلیە خۆشانە ببینن. پێمان خۆشە بچینە لای گۆرەی شاد لەبەرەوەی حەقمانە ئێمە هەموو دڵمان دەری خۆ دڵمان هەمووی داخراوە دڵی خەڵکیش هەمووی داخراوە خەڵک هەموو ئێستا قەلەقی بەیانی شەکە کەرەنتینە لەبەرەوەی ئێمە ئیشەکەمان وەکو پەنجەرەیەک دگای بکەینەوە بۆی کە خەڵی دڵی شاد بێت. ئیشەڵڵا کاکزاگیان لێشوار ڕێز و خۆشەویستی مەیە باسیە و سیدیات کردەوە 2005 شەک لەو بەرهەمانەیە وەڵای زۆر خۆشەکەی کەریمیە بەسەر سەر و بەسەر زێنەجانە زینەجانەکەزاتمانە دڵی لای زێنەجان سەر شاو ئەمان هاڕای لەوانەکەیە ئەوە شەر خۆشە فەرقی نییە. خاڵۆ جیانی شیرینە ئەم کاتە دەرچێ و جانی شیرینە ئاڕێیاو لەبان دەنگی گوارەکەی منی کوشتووە ئەیخوانە جەولارەکەی منی کوشتووە لەم جەولارەکەی شمال دخيلام بيادي زاران شمال دخيلام بيادي زاران نامي بيكسيم تخوى برابو ياران نامي بيكسيم برابو ياران هاريا ولبان دقيق واركاي مني كشتوا إخوانا زولاركاي مني كشتوا لنزولاركاي يا شيخ ماركم بنا بقر قرناو يا شيخ ماركم بنا وقرميانا يا شيخ ماركم مخوا بنا وقرميانا يا انا بهورا مانا من الأشواو تخوى دلدارجان دلداري الأشواو تعظى من الأشواو دلداري الأشواو دلقلب والله شبيع بخوار زي أسفاو دلقلب والله شبيع
ژنارێ و کفرم پێمەکە توخوا بابەرنەوارێ و کفرم پێمەکە و بابەرنەوارێ و ئاڕێیاو لەبەر دەنگی گوارەکەی منی کوشتووە بەخوا لە جەولارەکەی دەی لە جەولارەکەی دەستان خۆش بێ دياركم دياركم هوارغم بباركم دياركم دياركم هوارغم بباركم لتاوي بي وفايتو الرمل مشار باركم لتاوي بي وفايتو الرمل مشار باركم خۆشەویستانم هەموو ئاواتێکمەوەیە کە بگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی بۆ زەربوونەی و بۆ هوەری میلی ڕەسەن من سوپاسی کاگەحمەوەکەم من هەندێک شتێتەوە بەرچاوم ئەو دیمەنانی کە سەی محەممەدی سەفایی کە سەیدێکیش بووە پیاوێکی چەند خانەدان و شخصیات بوو لە کاتی گۆرانەکان یەگەنەش ئەیگرێ بۆ دەفەوە لە سێ سەما ئاکات و لێرە زۆر سێرە گۆرانی بێژ هەڵی مردووە ئاکات و ئەگەر حرەکەی بکە دوای گاڵتەی پێگەن کاکە خۆی لە ئەو سەیری هوەری بێگانە بکە بزانە هوەری پۆپ و هوەری ڕاپ و گۆرانی بێژانە چۆن لەگەڵ گۆرانەکەی هەڵەسێت و ئێستا ماوەیەکە کاگەحمەی ژەبینیم لە لایڤەکانیە ئەیتر هیوادارم هیچ شێرغان نەگرێ ینی کەس ئەگەر تاانیان کردی ئەگەر ڕخنیان لێگرتی نەوەستی چونکە هوەری میلی خۆی بە و جوڵەوە بۆ حرەکەیەوە جوانە کاکزا بەڕاستی لەوانەیە تووشی ڕخنەیەکی زۆر زۆر بوو بێتەوە لەولایەنەوە تێگەی بەڵام باوەڕ و قەنەعەتم پێکەی بەڵام من قەت گوێ بە ئەوە نادەم بڵێن ئەحمەد سەنگاوی گوێم بە ڕاستە من گوێ بە و کەسانەکەم جمهورم کە گوێگیر من ڕخنەی دروستکە زۆر زۆر خۆشە زۆر زۆر ناخۆشە بەڵێ من ئیتر حەزێکی خۆمە حەزەکەم بەو دەفوع نەوانەی ساب شوێن و ڕێ هەبووایە زۆر حەلەکەی زیاترم کردایە لێرە بەڵام دیارە ئەوەش حەزێکی و خولیایەکی خۆمە تێگەی هەلێرەوە پێشم خۆشە کاک زاگەر بوار هەبێ سڵاو ڕێز و خۆشەویستی خۆم گێنم بە کاگاوات مۆریاسی لەبەرەوەی ئەو پیاوە بەڕاستی توی بەسەر کردێتەوە منی بەسەر کردێتەوە بەڵێ جا خۆی کاک جەزا ئێمە یەک شتێکمانی من تەمەنامە کرد بۆ هەموو هونەرمەندەکان هەمووی وا بووە هەمووی دڵیاوە کراوە هەمووی ئاوە جا کاک جەزا زۆر مهمە لە دنیاە شتبی خۆت بە هیچ نەزانی زۆر کێشەیە دوور لە ڕووی هیچ نەبیت و خۆت بەشزانی خۆ بەزانراپە بڵێ کاگەوادی چەکە لە ئەو کەسە سادانەی کە بەڕاستی خۆشم ئەوێ وەکو هەم هاوڕێش و هەم هاوپیشش و زۆرم خۆش ئەوێ و من تەمەنامە کرد هەمان ئەو جۆرە بیرکردنەوەیان هەبووە بواە کە من لە چەند بەرنامە لە کەناڵەکان کە بان کراوم باوەڕم پێکەی یادی زۆربەی زۆریانم کردووە سیرەکەم ئەوان هیچ ئەڵەسییانێ باشە تۆچی تو من چی هەیە خۆی غیرەکە هەیە غیرەکە من نازانم ئەو غیرە من غیرەکە مهمەوە ئێوە پشتیوان یەکتری بن لەبەرەوەی یەک پیشەیە یەک هوەرە یەک یعنی بڵێن ئارەزوویەک لەناو هوەرەکە بێکەوەی شەکەدار نەبێ خۆت ئاگداری زۆر خۆشە وا بۆ هەژدە ساڵەچێ من ئەلم بوارەیەم تا ئێستا دێڕێکی غەڵەتم نییە بەسەری جوونەرمەندێکە ڕۆژێک لە ڕۆژان هیوادارم قەت نەچیتە ئەو شەڕەبند بەدڵنیاوە زۆر باوەڕم پێەکەی ڕقیشم لە کەسیان نییە هەمیانم خۆش ئەوێت بەڵام بۆ یعنی من جارێک دوو جار سێ جار باسی تۆ بکەم تۆ خێرە باسی من ناکەی
هەرگوێشی مێرێ نا، مادەمات جا باسی خۆ من نا، مەکە هیچ. هیوادارە هوەرەکەت دانا بەزێنی بۆ ئاستی شەڕەبەند و شەڕجنێ و ئەو شتانە کاکە سەرکەوتی باڵەبان لێرەوە تا ئەڵمانیا سڵاوی ئێمەش بۆ تۆ سڵاوی نردووە سەرکەوت جانجەگەت خاڵی و بیرتەکەین هەمومان خۆشمانەوەی براکەم داوای بەسەراتی خۆشیان کرد بە سەراتەکەی خۆم و خۆی جەمەوەی بانمەقان ئێستا دوای ئەمە بجێڕێتەوە بەڕاستی ڕزگا قەرەداغی کە دەسۆزی هەمومانە و خۆشەویستی دەستان خۆش بێ سڵاو بمیانەکان سپاس یەکەم کاکە عتا ڕۆستاوەڵە دەستان خۆش بێ جەژنتان پیرۆز بێ کاک براسماڵە کاک ئەحمە و خۆشەویستی قوربانی بم چاوی سپاس یەکەم کاکە عوبێدی حەمەشیلۆ ئەوش کە دەسۆزی هونەرمەندان و دەسۆزی هونەری میلی سڵاو لەو مەجلیسە خۆشەویستە کاک عوبێد جانم لایڤمان بۆ شێر کە بازوەترین هاوڕەکانی تۆش ببینن خۆشەویستم سڵاو ڕێز ئێمەش بۆ تۆ زۆر دەسۆز و بەڕاستی ماندوو نەبی دیاخوا کاکە ڕەحیمی باڵەبان سڵاو ڕێز بۆ هەمووتان بۆ کاک ئەحمەد و کاکباوان و کاکڕێبوار کاکە ڕەحیم چای ماچەکەم بەڕاستیەکە لە هەر کاکە عوبێدی حەمەشیرۆڵە بەژی گوڵ برا چاو ماچەکەم سڵاو لە بینەرانی خۆشەویست سڵاو بۆ کاکە عوبێدی حەمەشیرۆ ئێمە چاو ماچەکەین کاک شوان ئەحمەد قادرەڵە کاک عوبێد ئەوش هەر سڵاوی نردووە کاک عوبێد کاک لالە سەنگاڵە گۆرانی قەرزارەکەمان بۆ بڵە دوو داواکاری هەیە زێنەجان و قەرزارەکەش هەردووشیان لە بەشی کۆنتترۆلیش کاکەڕەوەند بۆی نووسیوم ئەتوانن بۆ پەیوەندیکردن بە ڕاستەوخۆ لەم بەرنمەیە و کەسانی کە هەز داواکاریشیانە بگەن بە کاگەحمەوە یا هەز ڕخنە و پێژیانەشیانە پێمان بڵێن ئەتوانن هەردوو ژماری تەلەفۆنی رادیۆ یەکێکیان ژماری کۆڕک 1950 140 16ەوە 1950 140 16ەوە یا خۆژماری ئاسیا 1970 1992 پەیوەندەکانتان نخێنی سەر چاومان 1970 عوبێدی حەمەشیلۆ جای دڵ سڵاو کاک ئەحمەد ئۆبەندی کەنت وتووە بۆم بڵێ گوڵ بەراچی ئۆبەندی کەنت وتووە نازەمەوە بەسی چییە هەڵە بۆم بڵێ ئەبە چی وعدەکە داوەتەیە کاک ڕەحیمی باڵەبان دەستان خۆش بێت سەرکەوتوو بن لە سەنگایڵە پیاو کە نەکبەتی گرتی وەک ئەحمەد بۆی نایە ئەو گەرانانەمان بۆ بڵێ ئەڵێ بۆمان ناڵەوە نەکبەتی گرتوینی مادەم بۆمان ناڵێ بەسەر چاوبەتان کاکە ئەلان فەخرەدینی خۆشەویست کاگالان سڵاوتان لێ بێت کاک سەردار هادیەڵە سڵاو کاک ئەحمەدی خۆشەویست خات و نەسرین مەجید دەڵێ جەژنتان مبارەک بێ سپاس یەکەم کاکە ڕێبە سپایق عارف ئەڵە سلااو لە کاکە جەزا و میوانەکان زۆر زۆر سپاس یەکەم کاک خەسە و شەریفی خۆشەویست سلااو لە ئێوەی خۆشەویست کاک سەردار هادی هەمووتان خۆشەویستن چاو ماچەکەم وریا حەمەعەلی کاکەوریا کاکەوریای خۆشەویست ماموریای خۆشەویست سڵاوتان لێ بێت چای ماچەکەم هەژارنامەوە لە سڵاوتان لێ بێت ئەگەڕێنەوە لای کۆمیتوشەکان بەڵام نازانم گەڕیان ئەڵێ یا و داواکارێنێوان جێبەجێکەی کاتمان بەدەست بۆ ئەم بەڵایی کە بەڕاستی نەک بەڵام بەسەر هەموو کولا بەسەر هەموو جیانە هاتووە بۆ نەخۆشیە چەند بەندێکی کۆمیدیمان داناوە تەمەنا لە خۆی گەوراکەم بەڵێ هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویست ڕوونکردنەوە بم لەسەر ئەو بەندە کۆمیدیانی کە هەندێک پێیان هەزم ناکرێت لە دێر زمانەوە هونەرمەندی میلی بەشێکی لە هونەری میلیا پێڵە مەنەلۆش بۆ ژن بەژن وتراوە بۆ کرێچێتی بۆ قەرزاری بۆ شۆفێری ئاکاتی خۆی برادێکمانە بوو سلاوی لەکەی کاکی شۆفێر لەسەر خۆ بۆ لە ڕۆیشتگە یا لە خەتا نەپەڕیتەوە لێ لە مێژەوە هەیە پەیوەندێکمان لەگەڵایە و پەیوەندی وەرەگەین کاک ئەحمەدجان بەس خۆ دامادەکە بۆ گۆرانێکەکەوەنا خات و شۆخان سڵاو لێ بێت سڵاو بۆ بەڕێستان جەژنتان پیرۆز بێت خات و شۆخان جەژنی بەڕێستان پیرۆز بێت لە خزمەتا بین فەرموو لە خزمەتا بین هەست داواکارێکم لە کاک ئەحمەد هەیە ئەگەر بڵێ بەڵە فەرموو گوێی لێ کاک ئەحمەد سڵاوگیان باشی زۆر زۆر سپاس خوشکی بەڕێزم زۆر سپاس لەیەوەش پیرۆز بێ زۆر زۆر سپاس دەژنی ڕەمەزانی پیرۆز داواکارێکم هەیە لە کاک ئەحمەد بەڵێ فەرموو بەڵێ دادە بەڕێزەکەم فەرموو ئەو گۆرانی کە لە ڕەبی مێردەکی بمرێ خۆمارەیەکەمەوە ئەوەی شکل لەو بەندانەی بەڕاستی لەگەڵ کە کاروان ناوتومە بەسەر سەر و بەسەر چاو بەس خوایە هەژن و مێردێکە گەڕێکن خوایە مێردی کەس نەمرێ بەڕاستی کە خۆشمان مێردی خەڵکی خوایە مێردی کەس نەمرێ بەس بەسەر سەر و بەسەر چاو قەیچێکە پێشکەشتیانەکەم ئینشەڵا دەرفەتێکە بەسەر چۆم خات و شۆخانجان لە خزمەتا بین زۆر زۆر سپاس
دیارە ئەڵە لەبێن لە مامەسەجارە سعیدەوە هاتووە بە من زۆر باشە دیارە لە پێیجەکەی مامەسەجارە سعید شابڵاو کراوەتەوە دەستیان خۆش بێ کاکە ڕێباسپای قارە بەڵە پێی بڵێ گۆرانی نەرمە نەرمە بڵێ بەسەر چاوم کاتمان هەیە گۆرانەکان کاک عوبێدی حەمەچیلۆژەڵێ ئەو بەندەی تازەکە نەدوتووە دیارە بەندێک تازە پێ بەسەر چاو کاکە ڕۆستاڵە سڵاو دیسان بەزمی کۆرۆناکەیش کۆرۆناکە بڵێ باش بەزمی کۆرۆناکەی فەرموو ئەچینە لای هەموو داواکاریەکان لە خزمەتان نبین بەس دای خۆتانەوە کاکە ڕێباز کاک عوبێد کاک عتا کاک سەدات ئەم لای بەمان بۆ شێرکەین تکایە بۆی زۆترین کەس ئەم شەو چێژەم گۆرانی خۆشانە ببینێت. بۆمان هاد لە سینەوە خالق ئەو بەڵاچی بوو بۆمان هاد لە سینەوە کۆکە بە مفرەت ئەەکەین بەسە لەی پژمینەوە هەناسەوە قەناسە خۆی لێ عشارینەوە هەموو لە ماڵ خزاوین بەناو کەرەنتینەوە هەموو لە ماڵ خزاوین بەناو کەرەنتینەوە سەر و قژ و ڕیژات و باشێک ناناسینەوە ئەوەندە ناشیرین بووین لە یەک ئەسڵەمینەوە چاکی ژیرمان خواردووە بەدەستی هاوژینەوە هەر ساتەی لەسەر بەزمێ پێکدا دەتەقینەوە هەزار مەوزوع و یەکێ تێیدا یەک ناگرینەوە یەک هەفتەی کەوا بڕوە لە ماڵ بمێنینەوە یەک هەفتەی کەوا بڕوە لە ماڵ بمێنینەوە ئەوەی پێش ڕشتمان ئەبێ بیچنینەوە ئەبێ بیچنینەوە ئەو سەرم بەسەرگەردانت ئەو ڕحم بێت بە قوربانت ئەو سەرم بەسەرگەردانت ئەو ڕحم بێت بە قوربانت داکم و خەسومی لێ دەرئەکەم چیم هەیە بە قوربانت داکم و خەسومی لێ دەرئەکەم چیم هەیە بە قوربانت أوامر جنم بسر أم زمينم تحت أوامر زنم بسر أم زمينوا زور بي بياوا نبيني بمكس يشيشينوا تا أجنو يول كردوا وناو مال سرينوا جن حاكم بينا نخوا بيك شيرينوا نانو قنيري عويم بجو يزدو هنوينوا دبي قولي ليالكين بودول ما بيشينوا دبي قولي ليالكين بۆدۆڵمە پێچینەوە زۆر چاک فێری زەم بووین جێی ئەوانە گرینەوە زۆر چاک فێری زەم بووین جێی ئەوانە گرینەوە کەوتینە باسی هەرکەس لە کۆڵی نابینەوە هیچیشمان لێ نەدیبێ هەر بۆیە هۆنینەوە هیچیشمان لێ نەدیبێم هەر بۆیە هۆنینەوە هیچیشمان لێ نەدیبێم هەر بۆی ئەهۆنینەوە خوایە داوات لێ ئەەکەم بەدڵەکی حەزینەوە لەم کاتە هەر پیاوێ من ئیسلام بەبێدینەوە لەم کاتە هەر پیاوێ من ئیسلام بەبێدینەوە بینێرە بەرەو بەهەش بەبێ لێ پرسینەوە شەهیدی دەستی ژنین بەجەرگی خوێنینەوە بەجەرگی خوێنینەوە ئەو سەرم بەسەرگەردانت ئەو ڕحم بێت بە قوربانت ئەو سەرم بەسەرگەردانت ئەو ڕحم بێت بە قوربانت داکم و خەسومی لێ دەرئەکەم چیمەیە بە قوربانت سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەم زانی پەتامە سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەم زانی پەتامە خێزانم زیڕەی لێم کرد وای زانی کۆرۆنامە کیلۆمەترێ لێم دوور بوو هەر نە ئەهاو بەلامە زەنگی کرد بۆ خەزوورم وتی وەرن بەدوامە ئەحمە و بەرن پێویستی بەکامل فەحسی عامە ئەحمە و بەرن پێویستی بەکامل فەحسی عامە هەر ناوێرێ بۆم بکا یەک تەلەفۆن و نامە خەتای خۆم بوو بە ئاوی سەر خۆم شۆڕ بوو لە حەمامە بەرنامەم هەبوو کاکەم ئەو سەهات بوو بەدوامە کاکەم هات بوو بەدوامە کاکەم هات بوو بەدوامە دکتۆر دەرزی بۆ کردم یەک سەرنجی کرد پیامە دکتۆر دەرزی بۆ کردم یەک سەرنجی کرد پیامە دەردی مامباندام وەڵێ عەیبم نەماوە مامە عەیبم نەماوە مامە
بەسەرگەردانت ئەو ڕحەمێت بە قوربانت ئەو سرم بەسەرگەردانت ئەو ڕحەمێت بە قوربانت داکم و خەسومی لێ دەرەکەم شیمەیە بە قوربانت داکم و خەسومی لێ دەرەکەم شیمەیە بە قوربانت سڵاو ڕێستا بۆ هەمووتان بۆ خۆشەویستان بۆ بیسەرانی ڕادیۆی سلێمانی بۆ بینەرانی پێ جیارەسوان دیارە پەیوەندیک تەلەفۆنیمان لەگەڵایە بەڕێز کاگورانە کاگوران بەڵێ ئەم کاتتان باش سڵاو لێ بێ جەژنی پیرۆز بێ کاگوران جان جەژنیش لە بەڕێست و لە هەموو گەلی کوردستان پیرۆز بێ لەو هەواڵ و هاوڕێ خۆشەویستانەی کە لە بەرنامەکە لەگەڵ تا بەشدارن ڕێز و سڵاوم هەیە بۆ هەمویان کاک ئەحمەڵە بەواژ نابمەوە گەرنی ئازان ناکەم وتێتی هەم خەجاڵەتم حەزمە کرد لەگەڵ یابم بەس بەخوای گەورە ئێستا لەسەر سەفەرم ئەبێ بڕۆم ئەجنا هاتم هەر لە خۆشیە بڕۆم بۆ تیمار خواوەچ لەژنا حەزمە کرد لەگەڵتانە هەر لە خۆشیە بی دەمە ڕۆژێکە جەژن بێت کاک ئەحمەد ژەگەر خۆی وەڵامی هەیەم لە خزمەتیان ناوەڵا قوربانە کاک بورهان یەکێکە لەو کەسانەی کە ساڵی 2005 پێشتر ئاماژەم پێەیە ئەو سەوت و سوورەی ئەو گرت ئەو گعدەیەگرت سپاس یەکەم زەینەجیانەکە ئەو پێیوتین طبعا 4 دقه ئەو گۆرانیەمانوت بەڵێ کاک بوران جانمە جۆمە لێتە وڵا طبعا من لێرەوانێ حەزەکەم جەژنە پیرۆزە لە هەموو هاوڕێ خۆشەویستەکانم کەم و زۆر خۆشحاڵ بووم حەزمە کرد لەگەڵتانە بم بەس کاتەکەی من ناگونجێت کاک بورانجان گوێر لێ بوو کاک ئەحمەد سوپاسی کە دیوتی گۆرانی زەینەجانەکە لەسەر داواکاری ئەو بوو کە من پێی ناسرام و ئەڵێ ئازاتی و بۆ ئەو لەسەر پێشنیاری و بۆ گۆرانی خۆی خاوەنی ئەو توانایە بۆ من هیچیم نەکردووە تەنها خۆشەویستیم بۆی هیوادارم بتوانشتی خۆشتریش لەوە چاک بکات بەس هیوادارم ئەم شەوتوانێ و گۆرانەیەمان بۆ دووبارە کاتەوە چاوی مابێ بۆ کاکەڕەوان بۆ هەموو برادرانە کاک ڕێبوار کاک باوان زۆر سپاس کاک گورانجان ئێمە زۆر خۆشحاڵین شەوێکی شاد ئەمە ڕۆژێکە جەژن خۆشی بێت کاک عوبێدی حەمەشیرۆڵە گیان گۆرانەکەی بەدڵ بۆ کاک لێر عەلیێڵە سڵاو لە سویدەوە ئەو کاک بورانەوە کۆمنتەکەی خوێنەوە سوپاسەکەین کە جۆشمان لە دەنگی بوو کاک شوان ئەحمەد قادرەڵە بژیت مامۆستا مادی دیوانەڵە سڵاو لا لە سنگاوی سڵاو لە سنگاوی عوبێدی حەمەشیرۆ شوار پێی خۆش بۆ دیارە دەستخۆشی کردووە دڵشادعەڵە سڵاوتان لێ بێ کاک زا سوپاس دەکەم دڵشاداڵی چاوی هاوڕێم کاک ئەحمەد ماچەکەم کاکە دڵشاد کاگالان فەخرەدینە سڵاوتان لێ بێت عوبێدی حەمەشیرۆ بە واتساب دەتوانی تەلەفۆن بکەی کاک ڕەوەندەڵێ توانم بە واتساب جارە واتسابمان جارە نەبووە کاک عوبێد زۆر بەداخەوە زۆر حەزمانە کرد بەس ڕەنگە بتوانی بە ماسنجەر کاک ئەتوانێت کاک بە ماسنجەر بە لەڕێی هەرێم کوردیش ئەکاونتی هەرێم کوردیش کاکە عوبێدجان کاک ڕەوەندی سا لە کۆمنتا بۆ دەنووسێ هەرێم کوردیش ئەتوانێت لە ڕێگەی ماسنجەرەوە پەیوەندی بکەیت و لە خزمەتا بین ئەشت بینین بە تەنانەت دەگەبتێ بە دەنگ و ڕەنگ یەکتریە بینین لە خزمەتا بین بۆ بەڕێزانیانێر پەیوەندی بکەن بە ڕاستەخۆ بەرنامەکەەوە 1950 شانزەنەوە کۆڕک 1970 1992 خۆشەویستان من پێشتان ڕۆژێک کەمپینەکەم ڕاگەیان بۆ گەنجێکە ناوی هیوایە کە بێ هیوا بۆ لە ژیان خێزانەکەی بە تەواوی تووشی ئینزراخ و فەقەرات و چەندین عملیات بووە لەسەر جێگا کەوتووە دوو مناڵی نەخۆشی و زۆر کەم دەرامەتە ماڵێن لە وڵوبەیە و کەسە خۆشەویستە
من زۆر سپاسی دکتۆر ئاری ڕزاکەم کە دکتۆری شخصی جەنابی مامجلال بۆ ڕۆحی شاد بێ ئەو ئامادەی پیشان بە هەموو هاوکاریی ئەو خێزانە بکە هاوسەرەکەی بەبێ بەرامبەر هەرچیشی بێ لە چارەسەر و لە نەشتەرگەی و هەرچیش بێ بۆ جەبەجە بکە بە خۆشمان بۆ کەمپینەکە سپاسی برای خۆشەویستم کاک سەرکۆتی باڵەوانەکەم کە لە ئەڵمانیەوە هەندێک هاوکاری مادی نردووە لە کەسێکی تری دڵسۆزی هونەرمەندانەوە ئەوش هەندێک بۆی بتوانین ماتۆڕێکی بۆ بکڕین ئەو ماتۆڕە بتوانە بژێوی ژیانی خۆی بێدابین بکە لە بەرەوەی دووسێمان کرێ قەرزارە سپاسانەکەم هیوادارم بەردەوامی چکە لە کاتی بەرنمەکەی بۆم تەلەفۆنێکی کاک هیوان بۆ هات بەناو بەرنمەکە بەڕاستی من لە بیرم نەکردووی کاک هیواجانی هیوادارم لە ڕێگەی دڵسۆزان و خێرخوازان و بتوانین ئاواتەکە بینەدی بەڵام بەداخەوە قەیرانانە ڕێگە نایەوە کەرەنتینە دووبارە کرایەوە کاک ئەحمەد من نامێت کاتەکە بگرم چکەمە زۆرترین جۆمان لە تۆ بێت چ گۆرانێک جارێک بند شتێکی خۆی هەیە بە دایرەکەەوە ئەوە داواکاری لەسەر نەرمە نەرمەکەیە پێم خۆشە ئاماژەیەک بۆ بەندانە بڵم دیارەکەم بۆ دەفەوە ئەڵم زۆر کەس پرسیاری ئەوم لێکاڵە کاک ئەحمەد ئەو شتانەی کە ئەڵی هیچی نزیکە لە ژیانی خۆتەوە یان پەیوەندی بە ژیانی خۆتەوە یان زۆر کەس بەندێکم و تۆی پیرێژنانەوە کاڵێ کاک ئەحمەدە و بەیانە سەعات چەند چوویتە ئەویا چی بوو پێم خۆشە بە چاوەڕوونیەک بدەم من بەڕاستی ساحێبی هاوسەری خۆم و چوار مناڵی شمەیە ئەو شتانێک کە باسیەکەم زۆر دوورە لە ژیانی خۆمە بەڵام بەڕاستی بمێوە نەمێوە کاک جەزا تازە من بەو دەفەوە و بۆ ئەو شتانەکە ئێڵم باوەڕکەن زۆر لە ژیانی خۆمەوە دوورە تێگەی زۆر ئاسەیە تۆ سیلەکە بژادووە کە لەو شێوەیە گۆرانی هەمووی پڕ لە هۆنراوەکانی هەندێک شتیتیا ڕەنگە دوور لە ژیانی هونەرمەندەکەەوە هەر لەسەر ئاوازی نەرمە نەرمەکە زۆر تعلیقیش مدرڵەن بەز ئەو ئاوازازانە باوەڕەکەن ئەوازە نییە خۆی ئەمانی کە مێڵم بەندە بەندیش خۆزانانی کاکزا زۆر ئاوازی بۆ ئەبێ بەس نەرمە نەرمەکە تۆزێک لەبارە بۆ بەدەفەکە منوتم ئەوڕ مێرە ئەو کۆمنتانی کە نەشیەوە دایما ئەو کەسانی کە ڕوخێندەر ئەوڕێن بۆ مێرەوە ئەوە پێشکەشە بە هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویست بە ڕادیۆ جوانەکەی مەڵبەند تاوێ گوێم بۆ ڕادێرن ئالەم بەسەر هاتەوە شتێکی وا لەی ڕوودام ئێستا بیرم ماتەوە ئێستا بیرم ماتەوە تاوێ گوێم بۆ ڕابگرن ئالەم بەسەر هاتەوە شتێکی وا لەی ڕوودام ئێستا بیرم ماتەوە تازە کچێکم ناسیوە لە ڕێی نامەوچاتەوە لە ڕێی نامەوچاتەوە کەوتە باس و وەسفی خۆی بە گیان و حەیاتەوە باسی شوکردنیە کرد بۆ پیاوەی ئەیباتەوە بۆ پیاوەی ئەیباتەوە ئەیود من نامەوێ کوڕ مەشروبات خواتەوە شەوانە بەرە و ماڵۆ لاتەولات بڕواتەوە بۆ هاتنەوەی نیوەی شەو بڕوانمە سەعاتەوە ئەویش لە بنکەی پۆلیس شەو ڕۆژی بکاتەوە شەو ڕۆژی بکاتەوە سەد تەلەفۆنی بۆ بکەم هەر جوابم نەداتەوە هەر جوابم نەداتەوە من پیاوی وان بۆچیە ڕەوی خوابی باتەوە مەرجەکانی زۆر جوان بوون ئالەم کات و ساتەوە بەڵام بۆ من نەدەبوو لەگەڵمان نەهاتەوە چونکە زۆر لەو مەرجانە لە من ڕەنگ ئەداتەوە لە من ڕەنگ ئەداتەوە کاکە ماڵ و ئاوا بێ بۆچی پەندێناتەوە بڵێ ئەم شەو خێزانم دەرگام لێ بکاتەوە دەرگام لێ بکاتەوە گەر بزانیە و تێبگەن ئەم کاتە خەباتەوە مەگەر ئەحمەد سەنگ هاوی لێرە بێ و نەڕواتەوە لێرە بێ و نەڕواتەوە لێرە بێ و نەڕواتەوە ئێستا لە ڕادیۆی مەڵبەند بەو پەڕی نەشاتەوە شتی واتان بۆ ئەڵێم لە دنیا دەنگ باتەوە لە دنیا دەنگ باتەوە کاک جەزا خوای گەورە دەستگرێ بە باڵاتەوە قەت ناخۆشی نەبینی ئالەم کات و ساتەوە ئالەم کات و ساتەوە قوربانە بم تێکانەی ئۆخەی داوای ماچی لێ دەکەم خۆی بادەدا دەڵێ هەی گەزەی زەردت لێ جوانە بە دەرمان ڕەشینەکەی ماشەڵڵا یەک جوان جوانی دەڵی سێوی باقوبەی دەنێرم کراسی بۆ بێ لە تورکیا و بەغدا و دووبەی زۆرم ڕق لە جیازە پێم خۆشە بیڵێم بەحەی هەر وەک زەمانی ئەوسا بۆم داناوی زەربوونەی بۆم داناوی زەربوونەی
سڵاوتان لێبێ بیسەرانی رادیۆ سلێمانی رادیۆی مەڵبەندی سلێمانی جەژنتان پیرۆز بێ هەموو ڕۆژەکان جەژن و خۆشی بێ هیوادارم هەمومان سبێنێ پابند بین بە ڕێنمایەکانی لایەنە پەیوەندیدارەکان بە کۆرۆنا بەخوا ناخۆشە بەڵام چار چییە خوا نەخواسە ئەو تا خۆ باسی کۆرۆناو کرد تۆڵی تەنان ماڵەوە ئامادە نەبووە نامەیەکشم بۆ بنێترس ئەوە ئەتر بند بێ هەرچی بێ کە توش بووی ئەزانێت چەند ناخۆشە و کاتە کاک ئەحمەد شەقڵاوە لە ساوتان لێبێ دەستخۆشیتان یەکەم سپاس کاک نەوشیران محەممەد لە ئەڵمانیەوە زۆر سپاس کاکە نەوشیرانی خۆشەویست کاک بران ئەڵە بیری بخەرەوە زەینەجان کاکە وڵی لێ خۆش نابنە زەینەجان ئەوە گۆرانی گوێمە لێ بۆ ئاراس ڕەواتی بوو بزانە ئەڵێ بە زەربوونەی بیڵێن بە حی ئەنی جاران بە حی بوو یەک تەجیل ناوەڕاستی مەزیستەکاندا بەبێ ئیکۆ بەبێ جیاراس خۆی تەجیلێکی هەبوو چیان پێ سانکۆ سانچی خۆی بۆ خۆشە بەڕاستی باوەڕم پێەکەی نازانم ئەو تەجیلانە ئیسا باوەڕ ناکەم هەبێت ئەوە نبراهیمی قادری و ئەوانی ڕسووری نادری و هەموو لەگەڵ کاگەرا ساڵانێکی زۆر پێش ئەوەی کە بچینە ناو دنیا هونەریشەوە ڕەفیقین شریتمان تۆ کاک جەزا من سینیەکی فافۆنم پێ لە جاتی ئەم دەفە سینیە فافۆن لەگەڵ ئارازا بە دوو خۆڵی شتیتمان و تۆ سەکاسیت بوو لە ماڵی خۆمان بەداخۆسە نازانم بۆ شتیتە لای کاگەراز ما بێیاننا باوەڕم پێەکەی قەت نازانم ئەو دوم و ئەو زەربە ئەو بێز و ترێبڵی لەو تەجیلەیە دەرەکەوێت زۆر خۆشە تۆرە جۆ لە گۆرانی کۆنەکانی برایمی قادری ڕسووی نادری ئەوانەی ئەحمەشەواڵ بگرن هەمووی بۆستان چی بوو کاکبران دیارە داواکاری زۆر ئەڵێ کاک زەجەن گۆرانی کۆترەباریکەی باخەگەی بەردێش ئەوە مان بۆ ئەوە زۆر زێنەجانەکان کاک ساڵحی چایەکی خۆشەویست کە دوێنە شەما دوومان کردەوە سەرەتا دەستخۆشتان دیەکەم پیرۆزبایی جەژن ڕەمەزانتان دیەکەم بە خێراتنی دانە بەدانێ و برادرە خۆشەویستانەکە میوادارم کاکزا زیاتر بەرەو پێش بڕۆیت پاشێ و رادیۆ خەنجیلانە جوانە هەموو هونەرمەندە خۆشەویستانە بەسەر بکەیتەوە هەموو کوردستان و سڵاو ڕێزمێ بۆ کاک ئەحمەد سەنگاوی کاگڕێباری باڵابان و هەروە چاوی کاکزا ماچەکەم سپاس کاک ئەحمەد لە شەقڵاوەڵە سڵاو ڕێز بۆ تەواوی کارمەندانی رادیۆی مەڵبەندی سلێمانی جەژن لێەوە پیرۆز بێ زۆر سپاس دێرەوە تا شەقڵاوەی دەلال و خۆشەویست و دڵگیر سوپاسانەکەم چینە لای گۆرانیەک ئەمانە دڵتان خۆشکەین بەبوونەی جەژنەوە ئەم گۆرانیە کە من خۆم زۆر دڵم پێی خۆشە و خەڵکی زۆر کاک ئەحمەد سەنگاوی بەم گۆرانیە ناسیوە هیوادارم ئەم شەو بەڕاستی بیان بێنم زان لەگە زەربنەکە چۆمەکەشی لەگەڵا بێ دەیەوەنە گەڕیاوەم ژیان زەینە ژیان وەبندار ئەوەنە گەڕاوەم ژیان زەینە ژیان وەبندار سەرپەنجەم کەنیا ژیان زەینە ژیان وەنەگەیم بەیە سەرپەنجەم کەنیا ژیان زەینە ژیان وەنەگەیم بەیە سمني بقرا جان زين جيان وسر سويباني بسمني بقرا جان زين جيان وسر سويباني لمن مالي صور جان زين جيان ولا توجواني من كرلادي جان زين جيان ويتو شارستاني ولا باجد بيل جان زين جيان يا باساني بيرتكب جان زين جيان دايخوا قدارة ينضل ملاتا جان زين جيان دايخوا قدارة
مەقەستە برژۆڵی وەک مەقەستە ژیان کا دوورە بێ لە خەمەوە بە بێوەژنیش پێت ڕازیم باوەشم دەکەمەوە ماچی کوڵم و لێو دەمەخە مەسێژەمەوە ناگەن بە سووتانی من پەروانە بەشەمەوە پەروانە بەشەمەوە سەنگاوی بەندەکانم کۆمیدین زۆر شت بازەکەم بەڵام لا نادەم لە شەرعودین باسی ئەو کشانە ئەکەم بەس بەدەم و زمان کوردین بەس بەدەم و زمان کوردین ئەرەوەی دوای بەرنامەی کۆشکینێت کچێ زەنگی بۆ کردم وتی ئەحمەد سەنگاوی دەنگی تۆشێتی کردم تی حەزەکەم بتبینم داوای ژوانی لێ کردم پێم وت من لە خزمەتان بۆ کافتریایە بردم زۆر باسی ژیانی خۆی و بنەم ماڵی بۆ کردم وتی من هەرزە کار بووم ژیان وا پیری کردم پیاوەکەم تەلاقی دام خیانەتی لێ کردم تەنها مانگیە لەلام بوو دوایی پشتی لێ کردم دڵ هاوارەکە بۆ تۆ دڵ بێتاقەتی کردم وتی بمکە بە هاوسەر داوای ئەوەی لێ کردم منیش تۆزێ پێکەنیم بە مۆڕە سەیری کردم وتم دادەبم بورە خاوەن مناڵی وردم دەردی دوو ژنە سەختە من ژنێ پیری کردم من ژنێ پیری کردم شێت بووم جنم ماتە سەر کە دوولی مۆی هاتە دەر کەوت بە حاڵەتی خەتەر سەد دکتۆرم ماتە سەر دکتۆر بۆ دەوای دەردم پێیان نەبوو چارەسەر وتیان دەردی ئاوامان نەدی لە زەوی و بەشەر کوا مەلا عەلی کەڵک بە فەوری بمگاتە سەر دوان بچێشیە بەسەر ماوچنم لەسەر کاتە دەر گەر هاتوو مەلا عەلی بۆ منی کرد چارەسەر تۆ بە ئەکەم لای خوا تۆ بە ئەکەم لە نەزەر ئیتر چاوم ناژێڕم کاکە بۆ شتی خەتەر کاکە بۆ شتی خەتەرە کەڕیانێک ئەگەر یارمەتیمان بی پێمان خۆشە بچینە لێوەش دەردی لە دەردم ێژنێژم دەردی لە دەردم ێژنێژم مەگەر لە خاکە گوڵەکەم دەستی کێژم شەرتا تەما بێم خۆم بکەم بەشێ هەر شوێنێ بڕۆ ڕێگە بگرم لێ هەر شوێنێ بچی ڕێگە بگرم لێ قەت خەیاڵ نەکەی تۆ لە یادەکەم مەگارە و ڕۆژەی دڵەکەم کۆچ بخەم مەگارە و ڕۆژە کۆچ بخەم دەنگ بە فیدات بم سروەی بەیانی دەنگ بە فیدات بم سروەی بەیانی لە کاتی پێویست دەرمانت هانی خەجەی نایەڵم گوڵەکەم بێتۆ سلەیمانی ئەوەتە
خۆشەویستانم لە خزمەتە نایم بۆ تەواوکردنی بەرنامەی شەوچەرەی ڕەمەزان کە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە با یارمەتی هاوکارم کاکە ڕەوەندتەوا لە بەشی کۆنتترۆل کە بەڕاستی زۆر مادوم کرد لە مانگەیە حەزمان کرد شەوان دانەنیشن بە بێتاقەتی و بیر لە کۆرۆنا و بیر لە قەیران و بیر لە موچە هات و نەهات و ئەو شتانە بکەنەوە وتمان بە بیرمان لەو کردەوە وەکو پیشەی هەمیشەی کۆمەڵی هونەری میلیەم هونەرمەندە میلە دڵسۆزانە کاک ڕێبوار کاک باوان کاک ئەحمەد بە درێژەی ساڵانی ڕابردوویمە شەوچەی ڕەمەزانمان پێشکەش کردووە هەر جارە و لە شوێنێک ئەم ساڵ لە ڕادیۆی خۆشەویستەکەی خۆمان ڕادیۆی سلێمانی ڕادیۆی مەڵبەندی سلێمانی 89.5 پێشکەشمان کرد کاگۆرانی مام ڕەشید دەڵە سڵاوتان لێ بێ مامەزە بە خێراتی میوانەکانەکەم سپاس یەکەم کاکبران لە سڵاو هەزار سڵاو خۆشترین گۆرانی کوردەوەری سپاس یەکەم کاک ئەحمەد شەقڵاوایی ئەڵێ خۆشەویستن ئەزیزی منن سڵاو ڕێز بە هونەرمەندان کاک ئەحمەد سەنگاوی زۆر سپاس کاک نەوشیران محەممەد لە ئەڵمانیەوە کە یەکێک بوو لە کارمەندەماندونە نەسوود دڵسۆزەکانی کەناڵی کورسات ئێستا لێمان دوورە و لە خانوادێکی هونەرین ئەڵە بەرنمەکە زۆر کوردی و جوانە دەستان خۆش بە زۆر سپاس کاکە نەوشیرانجان هیوادارم تۆ وای بینیەمەوە شانازی پێوەکەین کاکوێ محەممەدەڵە جەژنتان پیرۆز چاوتان ماچەکەم سەمەد عەزیز دەڵە سڵاوتان لێ بێت کاکیوە محەممەدەڵە گیان گیان دەستان خۆش بێت سەرتی بڕیارە سڵاوتان لێ بێت ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست کاکیوە محەممەدەڵە خوایە دەنگەر خۆش بێ کاک ئەحمەد زۆر زۆر سپاس شەکەم پەیام حێدین ئەڵە سڵاوتان لێ بێت زۆر زۆر سپاس کاکیوە گوڵی نردووە سپاس کاک ئەحمەد شەقڵاوی زۆر بەڕێزن دنیایەک خۆشەویستیمان بۆ کاک ئەحمەد شەقڵاوی شیرین محەممەد دەڵێ جارە کۆمەتی نووسێشێک بێت ببینێت ڕەفیق سەنگاوی سڵاوتان لێ بێ کاک ڕەفیق چاو ماجەکەم بە سەنگایی بڵێ گەڕیانێک بڵێ بێ زەحمەت بەسەر چاو کاک ڕەفیقجان ئارەزوکۆیی ئەڵە سڵاو لە کاکزای ساز زۆر زۆر سپاس دەکەم ڕەفیق سەنگاوی گوڵی دنیای نردووە چاوی ماچەکەین کاکبران لە باوکم هەموو ڕۆژێ لەوی تر خۆستری بە تۆڵێ ڕاستەکە ماشەڵە دایمە دایمە ئۆتوکراوە شەهابی برام ئەنجا کەریمانە ژەڵێ وەڵی نازانم من ڕێز و خۆشەویستیم بۆ خوشکە بە ڕێزم بۆ ئاوسەرەکەی من بوومایە هەر بەڕاستیە بۆ ئەم شۆپچوایەتەوە لە جووی لەوتێ لەورگت نازانمەگەمانە ڕاست بێ بەسەراتانە قڕ بەسەرمەقی وەیە داری حیزەرانی بۆڵگرن لە ماڵەوە کاک فریاد محەممەد لە سپاس کاک زاجان سەرکەوتوو بن ڕەفیق سەنگاوی سڵاوتان لێ بێ بە سەنگاوی بڵێ گەڕیانێک بەسەر چاوم جەژنیشمان پیرۆز بێ سپاس جەژنی تۆش پیرۆز بێ کاک ڕەفیقجان کاک ئەحمەد هەمووی داوای گەڕیانەکە دیارەیتر ئەوە پێم خۆش ئاماژەیەک بۆ بدەم کە جێزاڵەداری بۆڵگرن وەڵام من بەڕاستی سوپاسەکە ئەوە تەمن بۆ خۆشی لەمەجیا پێش بەرنامەکە زانم کە خۆشەویستی و تەبایەکی زۆر خۆشێ لەبینی تۆ هاوسەرە بەڕێزەکەت کە تێگە لەوە کامە گۆرانی ڕاستی لێرەوە هاوسەری بە سوپاسەکەم بەڕاستی هاوکارمە و بەڕاستی ئەگەر هاوکاری ئەویش نەبووە منیش بەڕاستی بۆ حڕێتە نەمەتوانی هەندێک من دڵنیام چۆ هاوڕێی خۆشی و ناخۆشەکانی ژیانە بۆ هاوڕێی دەربەدەری و ئاوارەوی بووە دڵنیام تۆ ژەوانە زمانێکە بۆ لەوانەیە زۆر 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 بارم ناهەموار و نالەبار هەر هاوڕێت بوو هاوڕێ هەمیشەڵام ئەو بەڕێ بە تاکید هەموو کاتێک سڵاو ڕێزی بۆنەرین بۆ خوشکەمان سڵاو ڕێز و خۆشەویستیمێ بۆ هەر چوار جگەر بۆ شەکەشتن چەند ماچەکەم هێرم کاکەسە هەن یاخوا تەمەند درێژ بن تەمەند درێژ بن یاخوا تەبا و خۆشەویستی و بەختەوەر بژین خدا ئەڵێم کواجەژن بۆ غەمبەرانە ئەڵێم کواجەژن بۆ غەمبەرانە کەی پاییزی زارد وەک بەهارانە شادی کەی هاوڕێی دەردەدارانە کەی خەمی ئێستا وەکو جارانە کەی خەمی ئێستا وەکو جارانە عاشق هەمیشە خۆراکی خەمە عاشق هەمیشە خۆراکی خەمە ڕۆژی ساماڵی پڕەور و تەمە عاشق مۆمێکە سووتان باشەتی تەنیایی شەوان بە
بەرگی ڕەشیاتی عاشق فرمێسی وەکوکانیا عاشق فرمێسی وەکوکانیا سێ بەشی ژینی برا چاوەڕوانیا عاشق شەهیدی دەستی قادەرە بێ شوێن و مەکان هەر دەربادەرە عاشق ئاواتی خراوەتە چاڵ عاشق ئاواتی خراوەتە چاڵ شەوێکی خەمین ئەڕوا بە سەدێ ساڵ خۆم تاقانەتم ئەی خەمەزانم بۆیە عاشقی شین و گریانم خەم هاوڕێیەکی زۆر بە وەفایە خەم هاوڕێیەکی زۆر بە وەفایە ساتێ ژیانم برا نادا بەزایە ساتێ ژیانم نادا بەزایە سەرخۆش و مەستم ساوقی من بەخەم سەرخۆش و مەستم نامەوێ ئیتر دەستخەیتە دەستم ئەگەر گوێ نادای بە سۆز و هەستم بڕۆ نەگێ لە تۆ لە خۆشم پەستم ڕۆژی هەزار جار ڕۆژی هەزار جار خەم لێوی گەستم وەکو زیندانی چوار پەلی بەستم قەدێ شەرم ناکای لە هەست و نەستم دەمێکە چوویتە ئەی خەم ناو خوێنی خەستم ئەڵێ هاوڕێکەم من خزم و کەستم ئەڵێ هاوڕێکەم من خزم و کەستم ئەگەر بانگم کای بۆلات ناوەستم ئەگەر بانگم کای بۆلات ناوەستم دڵێ کە هیوای بەژین نەماوێ دڵێ کە هیوای بەژین نەماوێ ڕۆژی ڕووناچی وەکو شەوابێ لە ژێر چەپۆچی خەمە تاسابێ بێز و توانە بێدار عاسابێ وەکو ئەبادی هەمیشە بەندێ ئەخو ئەو دڵە لایکە پەسەم بێ تەنها هەر منم قەدر دەزانم کەچی تۆش بەخەمە لاشەد ڕزانم کەچی تۆش بەخەم لاشەد ڕزانم خۆ لە خزمەتانەیە ئەچینە لای گۆرانی چکاکاوە
خۆشەویستانم گەڕینەوە خزمەتان بۆ پێشکەشنی بەنامەکە من داوا لە کاک ئەحمەد دەکەم ڕۆژانەی گۆرانەکەی پەخشەکەین دایمە پێشەوی بێتە بەنامەکەشمانەوە ئەگەرەوە خۆی داوا لە هەوادارانێکە کە گوێبیستی گۆرانەکانی بن لە ڕادیۆی سلێمانیەوە چکە ئێمە هەموو کاتێومان لە خەیاڵە ئەوی ژەمەیەت کە ئەکە لەیەکێ لە کەلیمەکانیا بێت ڕادیۆی سلێمانی یا داوا لە هەوادارانی بکە بە تایبەتی ڕادیۆی مەڵبەندی سلێمانی ڕادیۆی هەمووانە منش داوا لە هەموو هەواداران و گوێگرانمەکەم کە بەڕاستی بینەری ئەم ڕادیۆیە بن ئەوەی بیسەی ڕادیۆکە بن بەڕاستی لەسەر شەپۆلی لەسەر شەپۆلی من ئەحمەد سەنگاوی داوا لە هەموو بینەر و بیسەرێکی خۆشەویستەکەم هەوادارانی خۆم بە تایبەت کە گوێگری ڕادیۆی مەڵبەندی سلێمانی بن لەسەر شەپۆلی 89.5 کاک ئەحمەد ئێمە نزیکە بینەوە لە یادی دامەزرانی 45 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ بەوە ناسراوی من خۆم شایەتی ئەوە دوێم نازانم بڵم سەدان گۆرانیت بە باڵای یەکێتی و بە ڕەنگی سەوز و بۆ ڕێبازی ماموتووە ڕاستە هەمووشمان نیگەرانی تۆژەکی ایرانی گلەی دنیا هەبووە بەڵام ئەوانە هەمووی وازێن کێتە سەر ئەرزی واقع هەمومان ئەم ڕەنگە سەوزەوە نەخۆشەویستە لۆگۆکە ناتوانین هیچ بڵێن بۆ ئەو پیاوە مەزنە بۆ ئەو پیاوە هەمیشە زیندووە لە دڵیە هەموو کوردێکی بە شەرەفە نەکەم و کورد هەموو دنیا وڵی لە هەموو دنیای بوو بە سەرکردێکی جیهانی خۆتان نەزانەوەکە واقع ئەوەیە من ئەو ڕاستیە ئەڵم لێرەوە یەکێتی بوونی من تێگەی تەنها بەهۆی ئەو پیاوە خۆشەویستی ئەو پیاوەوە بەڕاستی تێگەی و هەتا ئیسایش کە نەمتوانیوە بە هیچ شێوەیەک لادەم لە ڕێبازەکەی تەنها لەبەر خاتری ئەو پیاوە بووە بەڕاستی ئەو پیاوە ئەو نەدڵی ناشیرین بووە تێگەی بە ئێستاشەوە ئێستایش خۆم و هەر چوار مناڵەکەم ئەەکەم بە قوربانی خۆڵی سەردەمەکەی سواز دەکەم سۆز بە هەڵوێستی جوامێرانێت لە پێشی بەنامەکەی باسیەوە کرد کە گۆرانێکی ئامادەیە بۆ مامی خۆشەویست لە ئێمەش پێم خۆشە لەم ڕادیۆ بۆ یادی دامەزرانی چێتی پێشکەشی هەوادارانی ڕادیۆی سلێمانی بکەین لەگەڵای کۆمەڵە کۆمنتێک کاگاواتی باڵەبان کاک فریاد محەممەد تەگریفەوەی کردووە پێشنیاریەوەی کورەکان بەرنمەیە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ دڵنیاتانەکەمەوە کە بە شەوان بەرنمەیەکمان نەبێت لەم شەوە هە بەردەوام بین کاک ڕەفیق سەنگاوی زۆر تەسی تێکەرەوە گۆرانی غەریبیێت ئەڵێ لەو غەریبەوە کاک ئەحمەد شەقڵاوی بە هەمان شێوە کاک ڕەفیق دیارە وابزانام لێ دڵی پڕ بووە بە گۆرانێکە کاک فریاد محەممەد ئیشەڵا و پێشنیاری جەنابە بە هەند دۆرەگین و هەر دڵنیاش بەوە ئەکەین جانەکەم کاک ڕەفیق دنیایەک دڵ و گوڵی نادۆ زۆر سپاس کاکە برانەوە باڵەبان زۆر بەرزە بەسەر چاو بە کاک ڕەوەن دڵم دیارە لە دەرەوە وا گوێلێتی کاک دانەوەسمان سڵاو لە کاکە ئەحمەد سەنگاوی سەرچاومان زۆر زۆر ڕێزیە زۆر سپاس کاگرە بە مەتحەس کاگرە بوار پێشکەشکار و کارمەندی خۆبەخشی ڕادیۆکەمان سڵای لە بەڕستان میانە بەڕێزەکان جەژنی ڕەمەزانتان پیرۆز بە کاک مامۆستا ڕێبوارجیان زۆر سپاس دەکەم خۆشەویستان کۆمنتەکان زۆرن چاوتان ماجەکەم کاک ئەحمەد شەقڵاوی ڕۆحی شاد بێ مامی کوردان کاک ئەحمەد جامنیش لەگەڵ تۆیە واڵێم ڕۆحی مام شاد بێت و بەیەکەوە گوێبیستی بەرهەمەکەی کاک ئەحمەد دەبین کە بۆنەی نزیک بوونەوەمان لە یادی دامەزانی 45 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ڕۆحی مام ئامادەی کردووە لەگەڵ پاییزۆ گەڵاوەرینە لەگەڵ پاییزۆ گەڵاوەرینە لەگەڵ ماتەمۆ گریان و شینە پاییز نەمێنی ئەماکەی وەختە لە دڵی ئێمەددا ئەو زەمە سەختە لە دڵی ئێمەددا ئەو زەمە سەختە
لا بدەم مامە گەری لە ڕێبازنە لا بدەم مامە شیرەکەی دایکم بە من حرامە ئەو شیرەی دایکم بە من حرامە مەشخاڵێ مامە هەڵی گیرسێنێ بەرزاڵەکەی لە هەموو شوێنێ بەرزاڵەکەی لە هەموو شوێنێ شەرمە بڵێم لەسەر مرێدنت لەسەر خەبات و کۆششکردنت پێم عەیبا بڵێم زۆر بۆت گریاوم پێم عەیبا بڵێم زۆر بۆت گریاوم کفرە بەگریان بۆ تۆ کوێر نەبێت چاوم کفرە بەگریان بۆ تۆ کوێر نەبێت چاوم هەربم بۆنەوە سوپاس دەکەم دەستخۆشی لێکەم ئەمە دیاری ڕادیۆ سلێمانی و دیاری شخصی خۆمە کە وێنەی جەنابی مامجارای تیا دەفێکەتۆ هیوادارم بۆ بەکارهێنانی لیان نەبێت بۆ هەڵواسین لەبەرەوەی وێنەی جەنابی مامی تایە پێشکەشە بە هونەرمەندی خۆشەویست و دڵسۆزی ڕێبازی مام کاک ئەحمەد سەنگاوی من هیچم شک نابن لەوە زیاتر بن لەو بەنرختر هەیە لە دنیاە هیوادارم دیارەکەمانی خەڵەکەی تەمەنم 41 ساڵە ئەمە بەنرخترین دیارە لە ژیان ماکەوەرم گرتی بێ دڵنیا بەلەوە زۆر سپاس دەکەم چاو ماچەکەم خۆشەویستان من نزیکە بمەوە هێدی لە کۆتایی بەرنامە بەڕاستی دڵم پڕ بوو لەگەڵ ئەو کەلیمانەی کە بۆ جەنابی ماموترا دیارە لە کۆمنتەکانە هاوکار محەممەد دەڵە باوانجان دڵی منە دەستی خۆش بێت دڵی ئێمە شەکاکە باوان کاک فراد محەممەدڵە زۆر سپاس دووبارە سەرکەوتوبی کاک فریاجان دڵنیا بە پێشنیارەکە و زۆر بە جدیوەرەگەرم و هەر بیرشمان لەوە کردوێتەوە کە یەکێ لە هونەرمەندەمی لە گۆرانی بێژەکان ئەم بەرنامە پێشکەشکە من لە ڕاستیە لەبەرەوەی بەو پەلەپەلە کەسم شگنا بڕخۆم هەستام بەو کارە بۆی کە شەوان دڵیەوە خۆشکەم و لەو هەموو خەم و لەو دنیای ئەو هەموو خەم و ئەو هەموو تەنگژەی کە هەیە ئەم هەموو قەیرانی دارایی و نەخۆشی و کەرنتینە و کۆرۆنا و بێپارەی دەری کاک ئەحمەدڵێ هەر بێموچەینی ئازیزانەوەی چی کاک ئەحمەد دوو دانەمانگ لە ماڵەوە دانیشتە بە ئیشا گەروانە بۆ شەوان لایڤ موزیکی هەبوو شەوان دانیشتنی هەبوو شەوان هەموو نەرمەندەکانمان ژەنیارەکان یعنی دنیای خەڵک بێژ بووە دنیای خاوەن پرۆژە و خاوەن کافتریا و خاوەن ڕێستۆرانت و خاوەن کار هەمووی بێکار بوون ینی ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورە بڕیاکە وەکو باسی ئەین ڕۆژانە ئەو خەڵکە هەمووی تەنان داوای بە شەخۆراچێکەکە لەبەرەوە هەمومان مەجبورین ئێمە کۆنەرمەدانەوە ئەرکەمە لە سەرشان بووە لە کاتی کەرنتینەکەیان تەنان من داوای ئەوم کرد کەوا داوای ئەوم کردبوو کەوا هونەرمەندان لە ماڵی خوانی شۆ بێگەبتوان لای بێ بکەنەوە بۆی دڵی خەڵک خۆش بکەن چکە ئەو ماوەیە بەڕاستی خەڵک هەمووی لە ماڵەوە زۆر ناخۆش بوو ئەچینە لە کۆنتترۆل وتەیەکی جنای مامان لەسەر مردن بووە پاشەکاتەوە چکە بە نزیکە بنە لە یادی دامەزین 45 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای گەڕینی لای دیاری بەرنامە کۆتایی بەرنامە مردن لە پێش هەمووانە بەڵام دوو جۆر مردن هەیە جۆرەشیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو بۆ کەسوکاری بۆ هەواڵەکانی بۆ هەموو ئەوانەی کە ژیانە ناسیونی مردنێکی تر هەیە مردنی شەرمەزاری کیە کە نۆکەرانی بێگانە و تێرۆریستەکان و دژمنانی گەل تووشی دێن درود بە ڕۆحی مام بەڕاستی وایە تۆ نەمردووی تۆ لە ناومانایی ئەو تا بەڕاح تەنات لەسەر دەب لەسەر دوێنەکانی لە هەموو جێگایەک لە هەموو شوێنێک هەرگیز ناتوانین بە تۆ بڵێ مردووی چکە ڕێبازەکەت بە زیونی ماوەتۆ ناومانە سوپاس بۆ کۆنتترۆل بۆ کاکە ڕۆنتایی خۆشەویست کاکە بەڵەن جەمال گوڵی ناردووە و سڵاو ئیناردوو بۆ
کاک ئەحمەد سەنگاوی وەڵە جەژنتان پیرۆز بێ سوپاس یەکەم خۆشەویستان من هیچم نەماوە کۆتایی بەرنامە نزیک بۆتەوە ئەمەیە زۆر بەدڵ سوپاسی کاکە باوان بکەم کە لە مانگی ڕەمەزانە خۆبەخشانە خۆنەویستانە هاوکارمان بوو لەم بەرنمەیە زۆر سوپاس یەکەم کاکە ڕێبوار هەر ئێستا نییە چەندین ساڵ ئەویش هەر باماشەوە هاوکارمانە کاک ڕێبوارجان سوپاس دەکەم کاک ڕێباز ڕەزاڵێ سڵاوی نردووە کاکە بورهان جەڵێ مام ڕۆحی شاد بێ سوپاس یەکەم کاک ئەحمەدجان من زۆر سوپاس دەکەم کە تۆ داواکاریەکەی ئێمە قبول کردو ئەم شەو بووی بە میوان لە رادیۆکە کە ماڵی خۆتە تۆ رادیۆ مەڵبەند ماڵی خۆت بۆ کاتیە کاکزاجان بەڕاستی ئێمە هەچنە سوپاسی تۆ بکەین هێشتا کەمە ئەم رادیۆی جملەتیان یا رادیۆ هەمومانە بەڵام ئەوواڵم تەمەنامەکرد لە خوای گەورە هەموو کەسێک لەوەیە بەهۆی ئێمە و بۆی ئیش و کارەکانی ئێمە و گەشتێتە پلە پۆستێکە بەڕاستی ئیسا ئێمە لەبیر کردووە تەمەنامەکرد هەموو کەسێک وەکو تۆ غەمخۆری ئێمە بواە کە بەڕاستی ئیسا بارودۆخێمە بەو شێوە نابوو دووبار دەستخۆشی بە کاکە باوان ئەڵێم بە کاکە ڕێبوار کاک زابەڕێز کاک ڕەوەندی ماچەکەم سوپاس بە ئومید و بیسەرانەی کە بەڕاستی جۆگرمان بوون تەمەنا لە خوای گەوراکەین توانی بێتمان کەمێک لە خەمەکانن بڕێنینەوە سپاس و پێزانینی تایبەتم بۆ بەڕزانی کە کۆمنتی جوانیان نووسیوە دووبارە و دەبارە و سەدبارە جەژنی ڕەمەزانی پیرۆزەکەم لە هەموو مسلمانانی جیهان لە خانەوادەی بەڕێزم لە هاوسەری بەڕێزم لە چوارجێگە گۆشەکەم لە هەموو خزم و کەس و ڕەفیقەکانم من زۆر سپاس دەکەم لە کۆتایی بەرنمەیە کە دیارە چینە لە دیارەکی شاد دەبێت دیارەکە شاد بێت کە جەژنە بێت وەکو جەژنانە بۆ هەموو بیسەران و بینەران کاکە زیاد ڕەمەزانیش دوای کۆمنتی خوێنەوە کە گوڵی نردووە زۆر سپاس دەکەم سڵاو و ڕێز و جەژنە پیرۆزەی پێشوەخت لە ئێستەوە ئەنێرم بۆ سەرجەم کە سوکاری شەیدان بۆ ڕەحی پاچی مام بۆ هەموو شەیدانی شەو شەیدانی لە پێناوی ئەم ڕۆژانەیە خەباتیان کە دووجانی خۆیان بەخشی بۆ شەیدانی زیندوو بۆ کەمەندامان بۆ زیندانیانی سیاسی بۆ هەر هەموو ئەو خۆشەویستانە بۆ سەرجەم هەواڵانم لە ڕێخستنەکان لە ئەواڵانی ڕێخستن لە ئەواڵانی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی و سەرجەم مەڵبەندەکان سوپاسانەکەم جەژنتان پیرۆز بە دیارە ئێمە بەرنامەی جەژنیشمان ئامادە بوو بەڵام بەهۆی پابەندبوونمان بە ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیارەکان کە نابێت کەرەنتینەیە و میوان بانکین ئێستۆدیۆ جینە بۆ هەستێ ڕۆژی جەژن خاتو ئاشنادڕێی ئەوان ئەرەوڵادیسانەوە کرای نۆژورۆ لەبەرەوە لە ئێستا و دیاری جەژنانی خۆمان کام دوایین گۆرانی برای خۆشەویستم کاک ئەحمەد سەنگاوی سوپاسێکم جارێکی سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ گوێگرتنتان کاک فاروق چاوەڕێ سڵاو ڕێزی نردووە کاک ڕێباز ڕەزا گوڵ و دڵی نردووە کاک خایی دڵماس گوڵی نردووە لە ئەخیرەوە کاگەر دەڵان قاسمی هونەرمەندی خۆشەویست لە ئەڵمانیەوە گوڵی نردووە سڵاو ڕێز بۆیەوە لەگەڵ دیارەکەی ئێمە کۆتایی بە بەرنامەم شەو و کۆتایی بە بەرنامەی شەوچەی ڕەمەزان هێنین هەتا دوای ڕەمەزان لە خزمەتان نابین هەموو شەوەیەکتان هەر جەژن و خۆشی و کامەرانی بێت. لخير بالحاجي ولا تقولكم دنيا لخير بالحاجي ولا تقولكم دنيا بس باتشيتن خوشك غميت وانا خوم لجينا بستو بخوابيل ورنجرهم توابو تورش موشيني زماني ورويون وتورش موشي بخوا زماني ورويون اي مني مني هلال مني لخير مالحادي ولا تقولكم دنيا تقولكم دنيا وكي بمري ربي بيشو بمياني مالو دارايم شربي بكما مزياني مالو دارايم شربي كما مزياني اي مني مني حلال مني لخير مال حاجي والله تقولكم دني تقولكم
دایە بەیانی یەکنان بەخوار مناڵ وتیان دەریگایە مناڵ وتیان دەریگایە وتم بچن بیکەنەوە چیەیە بەم سەرمایە چیەیە بەم گەرمایە منا ڕۆیشت و هاتەوە وتیان پیاوێتەنیایە وتیان پیاوێتەنیایە لە زمانی باشتیە ناگەین قسەی زۆر باش بۆ نایە قسەی زۆر باش بۆ نایە چون بینین جلێ شڕ و چوتیەن عەلی لە پیایە بەرزەیم پێدا ئەهات وتم دیارە گەردایە وتم دیارە گەردایە دەستم کرد بە گیرفانما دووسی هەزارمدای دووسی هەزارمدای فەرموم لێ کرد بێتە ژوور تا بخوانان و چایە پارەی فڕێدا ئەدوون ساشمەی لە ناو دەمایە ساشمەی لە ناو دەمایە تێکچوم تا لەی حاڵی بووم ئەیوت پارەت لەلایە خەنەفەت بۆ هاتووە هیچ فڵان کۆمپانیای هیچ فڵان کۆمپانیایە تاقمێکی تووشیە باییسی و دوو گەڵایە وتم باشە تا ئێستا من لە باو لە ژێرمایە ویستم کەی بسرەوێنە چوزانم کە بەڵایە ویستم کەی بسرەوێنە توزانم کە بەڵایە دە ساڵە کۆنفۆ ئەکا کەس دەرەقەتی نای کەس دەرەقەتی نای کوڕەکەم باواری کرد خێراکە ڕاکەدایە وەرە سەیری باوکم کە ماشەڵاکە ئازایە ماشەڵاکە ئازایە جاخوای کرچیایەگەر وامزانی ماکسیمایە لە ژێرۆ دیقەتم سێ سوار نەفەریتیایە تومەش لە کۆمپانیاوە هاتبوو ئەو چیایە جاوتیان لەسەر چیە ئام شەڕ و هەرایە هاتووە بۆ قەرزەکەی من نەمداوە تێگوایە هاتووە بۆ قەرزەکەی من نەمداوە تێگوایە وتیان بۆ خاتری خوا ماڵی قەرزان ئەولایە ئەم مەحمە سەنگاویە خۆ ئەو ناوی دارایە بابە ئەم هونەرمەندە کابرای تر مامۆستایە کابرای تر مامۆستایە من لە ئێوە ئەپرسم آخر ئەمە ڕەوایە تا ئێشەی وا ئەزانم کابرا هەر لە کۆڵمایە باندجەکەم لە بیشوە دەستیەکەم لە ملێمایە دەستیەکەم لە ملێمایە جوان و ڕۆمانسی هەوای کام شوێن لەڵەمژی هێندە جوان و ڕۆمانسی لووس و سافی لە بەردەست ئەڵەی پولەکەی ماسی سوێن خۆم سوێنم ناکەوێت تۆ خوشکی دوانەی ناسی وتی گەر ئەتەوێ هەتا مردن بمناسی ئەبێ ئەو سمێڵە لابەی ئاواز وەرنا ڕۆمانسی بۆ نایتاشی سمێڵ و ئەڵێ برای عەزیز وەیس ئەڵێ برای عەزیز وەیس وتم گەر لەبەر سمێڵ لە هەواڵم ناپرسی شەر بێ دڵ نەشێنم بۆ تەکلیفێکی بەس هاوەریا ماڵە غەوز پانزەم لێ بووە بەس جێبم لێ بووە بە تەکس شلەم لێ بووە بە تەکس بۆن خۆشی وەک ئادەمس چەند خۆشە لەگەڵ یار ئەگەر بیگری یەک سێڵفی ئەگەر بیگری یەک سێڵفی کچانی ئەو سەردەمە گشتی لەرو بۆ تۆکسن کچانی ئەو سەردەمە گشتی لەرو بۆ تۆکسن هەموو گیانیان ئاوساوە هەر ئەڵێکی سەی بۆکسن هەر ئەڵێکی سەی بۆکسن دڵیان پێ شەش کوڕەگرێ هاوشیەوەی سیدی بۆکسن هاوشیەوەی سیدی بۆکسن هەیانە نەرم و ناسکن هەر ئەڵێی تۆڕی لۆکسن هەیانە نەرم و ناسکن هەر ئەڵێی تۆڕی لۆکسن ناڵێم هەمووان هەندێکیان پێڵاوین وەکو وەکسن پێڵاوین وەکو وەکسن ڕێوی
شەو ڕۆژەکە و فەقەت ئەم ساعەتەیە دنیا شەو ڕۆژەکە و فەقەت ئەم ساعەتەیە نە ئەوەی ڕۆدی دیارە نە ئەوەی دیمەیە ئەمڕۆ کەچیت بینیوە سبەی نەیشی ئەو باسەیە ئەم شەو کەچیت بینیوە سبەی شەوی